دکتۆر کرمانج سەرەتا زۆر سپاس بۆ ئامادەبوونت. بەر لە 20 ساڵ کاتێکە هێرشە تێرۆرکاریەکانی 11 سەپتەمبەر کران، جۆرە تێگەیشتنێک لە ناو کۆمەڵگەی ئەمریکاییدا هەبوو بۆ ئەو هێرشە تێرۆرکاریانە وە چۆنێتی بەرەنگاربوونەوەی ئەو هێرشانش. ئێستا دوای 20 ساڵ هەمان ئەو جۆرە تێگەیشتنە ماوەتەوە یان نا؟ 11 سپتێمبەر جۆرە هێرشێک بوو لە دژی ئەمریکای کرا کە لە مێژووی ئەمریکای پێشینەی نەبوو. تا ئەو کاتە پۆڵ هاربەر کارەساتێکی گەورە بوو کە لە جەنگی دوی جیهانی ژاپۆن لە ئەمریکایدا، بەڵام ئەوەیان جۆرێکی تر بوو لە ناو دڵی ئەمریکایە لە سێنتەری ئابووری ئەمریکایەدا. و پاشان بڕوا دەکەم بەو لێدانە هەر تاکێکی ئەمریکی کە زەڕەیەک هۆشی نیشتیمان پەروەرێتی هەبوو بیتن هەستی بە سوکایەتی کرد لە ئەنجامی ئەو لێدانە. ئەو هێرشەی 11 سپتێمبەرێ بێگوناهی ئەمریکای لەبەین برد. پێشی 11 سپتێمبەرێ ئەمریکا وڵاتێک بوو، وڵاتێکی زۆر باوەشکراوە بوو لە بۆ خەڵک، لە بۆ پەناهەندان. ئەو جیاوازی و تەعەسوبەی پاش 11 سپتێمبەرێ هاتە بەرچاو بە تایبەتی لە دژی موسڵمانان و هەر کەسێک کە شێوەی موسڵمانانی هەبیتن زۆر بە گران کەوتەوە. ئێستاش لە نەتیجەی ئەو کارە ئەو ڕووداوە دژوارە خوێناویە تێرۆریستیەی کە ئەنجام درا، کۆمەڵێک گۆڕانکاری لە سیستەمی چاوەدێریکردن و ئاسایشی ئەمریکای ڕوویدا. هۆکارەکەشی ئەوە بوو، وەکو عەرزم کردی، ئەمریکا چیدی ئەو باوەڕە بێگوناهیەی جاران کە هەیبوو لە بین چوو. لە نەتیجە ئێستا کانێژ لەگەڵدابی ئەمریکا لە بواری ئەمنی جۆرێکی تر ڕەفتار دەکاتن، جۆرێکی تر چاوەدێری دەکاتن بەسەر خەڵکی ئەمریکای. دکتۆر ئەگەر یارمەتیم بە یانیەوەی کە جەنابەت باسیەکەی پەیوەندی بە سیستمی ئەمریکاوە هەیە وەکو فەرمانڕەوا وەکو حکوومەت، بەڵام من پرسیارەکەم زیاتر لەسەرەوەیە بۆ کۆمەڵگەی ئەمریکایی خۆی وەکو خەڵک لە ئەمریکادا ئەو تێگەیشتنی کە 20 ساڵ لەمەوبەر هەیان بوو بۆ تێرۆریزم و بۆ ئەو هێرشە تێرۆرکاریانەی 11 سەپتەمبەر لە ئێستادا کۆمەڵگەی ئەمریکایی خۆی یعنی ئایا هەمان ئەو جۆرە تێگەیشتنەی هەیە؟ خەڵکی ئەمریکا تا ئێستا کانێژە و باوەڕێی هەیە کە مەسەلەی تێرۆریزم لەبەین نەچوە، هەڕەشە لەسەر ئەمریکایە هەیە و هەر کاتێکیش تێرۆریستان بتوانن چ لە ناوەوە چ لە دەرەوە دەست لە ئەمریکایە دەوەشێنن. خەڵکی ئەمریکایە ئەو باوەڕێی لەلا دروست بوو بە حکمی ئەوەی پێشترێ وا تێگەیاندرا بوون کە ئۆقیانوسەکان ئەمریکا دەپارێزیتن و کەسانێک ناتوانن بێن لە ناوخاکی سەرەکی کە مەینلاندی پێدەرێن لەوێن دەرێت دەست لە ئەمریکایە بوەشێنیتن. بەڵام ئەو حەقیقەتە لە 11 سپتێمبەرێ گۆڕدرا و لەگەڵ ئەو گۆڕانەش گۆڕانکاری بەسەر ذهنیەتی خەڵکی ئەمریکایەشدا هات بەوەی کە هیچ کاتێک ئەوەی کە پێیان گوترایە ئەمریکا پارێزراوە بە حکمی ئۆقیانوسەکان بە حکمی پێشکەوتنی تەکنۆلۆژی و دژواری دژمنکارانەی دژمنانی ئەمریکایە لە هەر ئانێک گروپی تێرۆریستی بۆیان بکرێتن دەتوانن جارێکی دیکە دەست لە ئەمریکایە بوەشێنەوە. پێم وایە قەناعەتە لەلایەن زۆری خەڵکی ئەمریکایە دروست بوو بیت. دکتۆر ئەوەندەی کە جەنابەت هەستت پێ کرد دەبێت لە دوای 11 سەپتەمبەری ساڵی 2001ەوە ئەو بەها بەرز و پیرۆزانی کە وڵاتانی ڕۆژاواوە بە تایبەتی ئەمریکاش جەختیان لێ دەکردەوە کە پێویستە لە هەموو وڵاتێکی جیهاندا هەبێ، ئەو هێرشە تێرۆرکاریانە چەندێک کاریگەری نەرێنی بووە بەسەر ئەو بەها بەرزانەی وڵاتانی ڕۆژاوا و بە تایبەتیش ئەمریکا. ئەو گۆڕانکاریە وەکو مەبدە شتێکی ئەو لێدانا 11 سپتێمبەرێ وەکو مەبدە شتێکی لە بنەمای پاراستنی مافەکانی مرۆڤ لە ئەمریکای نەگۆڕی. منتەها ئەمریکا جۆرە ڕەوشێکی دیکەی بەکارهێنا لە بۆ پاراستنی ژیانی هاوڵاتیان کە لە هەندێک حاڵەت
بۆتە هۆی ئەوەی وا هەز بکەن کە ئازادیوان تەجاوزی پێکرایە بەڵام لە هەمان کاتیش ئەو منتیقیان لەلا ڕۆشن بووە کە ئەو گۆڕانکاریە حکوومەت کردیتی لە بۆ پاراستنی ئامریکا و وڵاتانی ئامریکایە بەهاکان وەک لێرانە خۆشتان چاتر شارەزانە بەهاکانی کۆمەڵایەتی بەهاکانی مافەکانی مرۆڤ بەهاکانی بنەماگەکانی دیموکراسی پارێزراون ئەوانە لە بەرامبەر خەڵکی خۆیان بە جۆرێک ڕەفتاریان کردیە دوای 11 سپتێمبەرش ئەگەرچی وەکو عەرزم کردن بۆ ماوەیەک لێپێچینەوەکی تند هەبوو بەڵام بە شێوەکی گشتی بەهاکانیان پاراستیە و جەختیشیان لەسەر ئەوە کردیتەوە کە ئەوەی کرایە لە بۆ پاراستنی ئامریکا خەڵکی ئامریکایە بووە نەک لە بۆ ئەوەی کە جاسووسی بەسەر خەڵکی ئامریکایەدا بکرێتن وەک ئەوەی لە سەردەمی جۆرج بوش ئەو قانونی دژە تیرۆر ڕوویدا کارگەلێک کرا کە ناشایست بوون دیتان کە کۆنگرێس خەڵکی ئەمریکی میدیای ئەمریکایە لە دژی ئەو ڕەفتارەیوی بە جۆرێک هاتنە دەنگ کە ئەو مەجبور بوو بێتە دەرێ بڵێ ئەوەی کە کردومانە لە بۆ خاتری پاراستنی ئاسایشی ئەمریکایە نەک لەبەر ئەوەی کە سیخوڕیمان بەسەر خەڵکی ئەمریکایەوە کردبیت. دکتۆر ئەلبەتە لە دوای هێرشەکانی 11 سپتەمبەرەوە ژمارەیەک لێکۆڵینەوە کراون لەسەر هێرشەکان لێکۆڵینەوە لەلایەن دەستگا گرنگە هەستیارە ئاسایشیەکانی ئەمریکاوە لە ئێستادا دەنگ و باز زۆر بڵاو بۆتەوە کە نزیکەی 1800 کەس داوا دەکەن سەرۆک بایدن بەشداری لە هیچ مەراسیمێکی 11 سپتەمبەرە نەکا تاوەکو ئەنجامی ئەو لێکۆڵینەوانە بڵاو دەکاتەوە تاوەکو ئەو بەڵگەنامانی کە لە بەردەستدان بڵاو دەکاتەوە و ئاشکرای دەکات بۆ ڕای گشتی ئەمریکا چی هەیە زانیاری نوێن لەسەر ئەو داوایی ئەو نزیکەی 1800 کەسە کاکە بڵێن وەختێک بێتە سە مەسەلەی ئاسایشی نیشتیمانی ئەمریکا هەمیشە زانیاری لە میلەتی خۆی شاردیتەوە هەتا ئێستاکانێش لەوەی لە ساڵی 1963 پرێزیدنت کەنەدیان کوشت هەتا ئێستاش خەڵکێکی زۆری ئەمریکای دەڵێن ئەوە یەک کەس نەبوو کە ئەو کابر ئەوەی کوشتیە حکوومەت زیاتر زانیاری لەلایە بەڵام ناهێڵی خەڵک بزانیتن بەنسبەت بایدن و ئەو 1800 کەسە ئێمە ئەگەر محەممەد بن لایدن محەممەد بن سلمان لە نەزەر بگرین لە وەختە بەو جۆرە ئەو کارەی کرد لە بەرامبەر قاشوچی کە بەو جۆرە کوشتی حکوومەتی ترەمپ شتەکەی شاردەوە و نەیهێڵا درێژە بکێشیتن و ببیتە باسی مەجلیس لە ئەمریکایە بەڵام کە بایدن هات تەلەفۆنی بۆ محەممەد بن سلمان و مەلیک سلمانیش کرد کە ئەوانە ئەمریکا بەڵگەی هەیە کە محەممەد بن سلمان دەستی تێدایە لە بەرهەندێ ئەو بڵاوی دەکاتەوە ئەو کارش دەکاتن لە وەختێک ڕێزێکی زۆری هەیە و پەیوەندی ئەمریکا و سعودیش دەپارێزیتن ئەمن پێم وایە ئەگەر ئاشکراکردنی ئەو بەڵگانەی کە ئەو 1800 کەسە ئاماژەیان پێکردیە ئەگەر لە دژی یاخود بە جۆرێک بە نێگەتیڤی کارێگەرێتی لەسەر ئاسایشی ئەمریکایە نەبیتن بایدن ئەو کارە بکاتن بەڵام دیسانیش لێرانە نە 1800 کەس بەڵکو 180,000 کەسیش بن ملیۆنێکیش بن 2 ملیۆنیش بن ئەو قسانە بکەن سەرۆکی ئەمریکایە لە هەندێک بڕیاردەرەوە کارەساتێکی نیشتیمانی بوو ئەگەر سەرۆکی ئەمریکایە بەشداری لەوە نەکاتن من پێم وایە زۆر بەگران لەسەر سوبعی بایدن و حکوومەتی بایدن دەکەویتەوە لەبەر هەندێک بڕوا ناکەم ئەو داخوازێ ئەو 1800 کەسە بە جێگەیەک بگاتن. دکتۆر بەڕای جەنابەت لە نێوان بەڕێوەبەرایەتێکی کۆماری و بەڕێوەبەرایەتێکی دیموکراتدا سەر و سەوداکردن چۆنێتی ڕەفتارکردن لەگەڵ تێرۆریزمدا جیاوازی هەیە یان نا؟ لەسەر ئاستی دەرەوە نەخێر منتەها ڕەوشی ڕوبەڕووبوونەوەیان بەرامبەر بە تێرۆریست جودا بووە تۆ تەماشاکە وەختە هێزەکانی
جێشی عێراقێ لە سیویەکی ئاب هاتنە هەولێرێ و بۆ جۆرێکە کارەکەیان ئەنجامدا هەولێریان لە بۆ پارتی ڕزگار کرد ئەوە تەجاوزە بوو بەرامبەر بەو خەتەی ئەمریکا کێشا بووی بەرهەندەی بیل کلینتن بە چەند ساروخێک وەڵامی عێراقی داوە دیتمان ئۆباما خەتی سووری لە بۆ حکوومەتی سووریا دیاری کرد کە ئەگەر کیمیایی بەکاربینیتن ئەوە قابلی قبول نیە و ئەمریکا هەڵوێست دەگریتن لە وەختێک کیمیایی بەکار هات ئەو هیچ هەڵوێستێکی نەبوو زۆریش لەسەری کەوتەوە ئەم پێم بە هەمان شێوەی ئەتۆ جۆرج بوش لە نەزەر بگرا بەو جۆرەی کە 11 سەپتێمبەرێ ئەمریکا سوکایەتی پێکرا و مرۆڤە یەکسەر کەوتە گەڕ بۆ دروستکردنی هاوپەیمانیەکی بەهێزی جیهانی لە دژی ئەو کارە و کردیان و سەرکەوتن و بە هەردوو لایەنی حکوومەتی کۆماری و دیموکرات لە 10 ساڵی پێشان کە حکوومەتی تالیبانیان ڕوخان لە 2001 لە 2011 لەسەر دەستی حکوومەتی دیموکراتیک هی ئۆبامایە بن لادن کوژرا من پێم وایە وەختێک دێتە سەر ئاسایشی نیشتیمانی ئەوانە بە هەمان جۆر مەسئولیەتیان هەیە بەرپرسن لە پاراستنی تەواوی بەرژەوەندیەکانی ئامریکایە لە هەر جێگەیەک بەرژەوەندی ئامریکای لێبیتن ئەگەر بکرێ بەخۆشی ئەگەر نەکرێتن ئامریکا مێژووی هەیە بە ناخۆشی بەرژەوەندیەکانی پاراستیە لە دوای هێرشەکانی 11 سەپتەمبەرەوە هاوپەیمانێتێکی نێونەتەوەیی پێکات دکتۆر کرمانجۆ جەناب ئاگاداری بۆ لێدانی تۆڕە تێرۆرکاریەکەی ئەلقاعیدە و ڕوخاندنی حکوومەتەکەی تالیبان کە پشتیوانی لە ئەلقاعیدە دەکرد ئەم هاوپەیمانێتە نێونەتەوەیە درێژەیە بوو لە عێراقدا ڕۆڵی ئەجگار گەورەی خۆی بینی بە هەمان شێوە لە سووریاشدا ئەمێ بزانم بەڕای جەنابەت ئێستا کاتێککە ئەمریکا لە ئەفغانستان دەکشێتەوە تالیبان دەبنە فەرمانڕەوای ئەو وڵاتە ئەو هاوپەیمانێتیە دەتوانێت درێژە بە کار و ئەرکەکانی خۆی بدا لە جیهانایاننا ئێمە لەبیر نەکەین کاکە بڵێن ئەو هاوپەیمانێتیە پێشی ڕوودانی 11 سپتێمبەرێ هەبوو پاشی هەینێش درێژەی کێشا ئێستاش کە ئەمریکا بەو جۆرە لە ئەفغانستانێ هێزەکانی خۆی کێشاوە ئەگەر چی بڕیارەکە بە بڕوای من بڕیارێکی حەکیمانە بوو کە بایدن بڕیاریدا هێزەکان لە ئەمریکایە دەربینیتن چونکە ممکن نەبوو ئەمریکا لە ئەفغانستانی سەر بکەوێتن بەڵام بەو ڕەوشە و بەو پەلەپەلیەی کە کردی من پێم وایە خەتایەکی زۆر گەورەی کرد خەڵکانێکی زۆر ئازاریان کێشا چەکێکی ئەکجار زۆر لە بۆ تالیبانەکان بەجێما ئەم پێم وایە وەختە هاوپەیمانان داوایان کرد کە ماوەی کێشانەوەی هێزەکان درێژ بکاتەوە بایدن ڕەوزی ئەو شتەی کرد بایدن کارێکی زۆر ناهۆشیارانە ناماقولانەی کرد کە وەک دەشبینن لێرانە زۆر لەسەری کەوتۆتەوە منتەها ئەو هاوپەیمانیەی جەنابەت ئاماژەت پێکرد هاوپەیمانیەکی استراتیژیە لە بینی ئەمریکا و وڵاتانی ئەوروپایە و لە هەر جێگەیەک هاوشێوەی ئەفغانستان بێ عێراق بێ یا سووریا بێ ئەمریکا وەک سەرپەرشتی ناتۆ هێزەکانی ناتۆی هەمیشە ئەو بڕیاردەر بووە بە هەلبەتە بەڕاوێشکردن لەگەڵ ئەندامانی ناتۆ ئەمریکا بڕیاری زیاتر سەرەکی لە دەست ئەمریکایە بووە کە چۆن بچێتە ئەو وڵاتە و لەو وڵاتە کە دەچێتن چۆن ڕەفتار بکاتن من پێم وایە ئەو هاوپەیمانێتیە هەمیشە دەمینێتن چونکە ئەوانە هەمیشە هەڕەشەی رووسیا چین ئەو وڵاتانە دەکەن و کێشانەوەی هێزەکانی ئەمریکایش لە ئەفغانستانیان پێم وایە هۆکارێکی دیکە بوو ئەمریکا بتوانێتن لە دەریای خوارووی چینێ کە چین بە درێژایی 1000 مایل لەسەر دەریا خۆی بەخاوەنی دەزانیتن کە نەک هەر تایلەند تایوان ببوورە بەڵکو هیندوچینیشی دەکەوێتە ناوێ ئەمریکا ئەو کارەی کرد کە بتوانێتن لەوێن دەرێ زیاتر جەخت لەسەر
وجودی عسکەری خۆی لەو بەشەی دنیای لە بەرامبەر چینێ بکاتن ئەوەش لە ئایندە دەبیندرێتن تا چه ئەندازەیەک ئامریکا لەو سیاستەی لەو سیاست گۆڕینەی و ڕوبەڕووبوورەوەی چینێ لە دەریای خواروی چینێ سەرکەوتو دەبیتن ئەوەش دەبیتن لە ئایندە دەکرێ بیبینین. بەڵێ دکتۆر کرمانج سپاسە دەکەم بۆ ئەم دیمانە کورتەمان زۆر سپاس. سەرچاوان کاکە بڵێن شاد و سەرکەوتوو بن.